ئەچینە گفتوگۆی تۆڕەکانمان وەک هەمیشە میوانەکانمان لێرە لەگەڵمان ئامادە بن گفتوگۆکەین دەربارەی و بابەتانی کە ئامادەیەکەین. ئاگادارین کە هەرێمی کوردستان و عێراق دوو بەشن بەیەکەوە کار دەکەن. ڕەنگە زۆر کات پەیوەندیەکانیان بەرز و نزمی بکا، بەڵام بۆ بەشێک لە بابەتە گرنگەکان کاتێکە وەفدێکی فەرمی حکوومەتی عێراقی ئەچێتە وڵاتێک ئەچێتە ناوچەیەک وەفدێکی هەرێمی کوردستانیشی لەگەڵدا دەبێت. ئەمڕۆ ئێمە باس لەماکەین گرنگی ئەم وەفدە فەرمیانەی حکوومەتی هەرێمی کوردستان کە هاوشان بە وەفدە فەرمیەکانی حکوومەتی عێراقی دەچێتە ئەو ناوچان و گفتوگۆ دەکات سەبارەت بۆ بابەتە گرنگانە و ئەو بابەت شارن سازانی کە دێنە پێشەوە گرنگی چییە؟ چی لە پێگەی کورد دەکات؟ گفتوگوی بابەتاکەی مە میوانداری دکتۆر بەورن دڵشاد نامیق مامۆستای زانکۆ کە ڕاستەوخۆ لێرە میوانی بەیانی کوردسات نیوزە. مامۆستا بەخێربێن. مامۆستا دڵشاد بەخێربێن. هەڵبەت دوا وەفدی ڕەسمی کە چوونە ئەمریکا مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق سەرۆکایەتی کرد لە جۆ بایدن و بەرپرسانی تری ئەمریکای هەمووی بینی. لەوێدا بینیمان وەفدی هەرێمی کوردستانیشی لەگەڵا بوو. بوونی وەفدی کورد و هەرێمی کوردستان لەم وەفدە پاڵایانی عێراقا چی مانایەکی هەیە؟ بەڵێ سڵاو لە ئێوە و بەیانی ئێوە و بینەرانی ئێوە باش. دیارە مەسلەی هەرێمی کوردستان بۆ دەستوریەن بە پێی دەستوری عێراق هەرێمێکی دانپیانراوە لە ناو عێراقاوە. هەموو ئەو شایستە دیپلۆماسی و سیاسی و داراییانەی کە هەرێم پێویستە هەیبێ لە ناو دەستوری عێراقا دانی پیانراوە. ئەمە خۆی ئەترافێکی دەستوری و قانونیە بەبوونی هەرێمی کوردستان و پێویستە ئەمە ڕنگ بداتەوە لە ئەرزی واقعا. بەشێک لەمە بواری دەستوری و عیلاقاتی دەرەوەی عێراقا کە پێویستە کیانی هەرێمی کوردستان تایە ڕنگ بداتەوە. هەر بۆیە لە دوای بڵێن هاتنی داعش و بەڵێن شکستی حکوومەتی عێراق لە مەرحەلەی یەکەمی کشانەوەی ئەمریکای دوای 2010 بەدواوە بیر لەوە کرایەوە جۆرێک لە جۆرەکان هەرێمی کوردستان پراوێز بخرێ و بەنەوەیەک ینی با بڵێن بکرێتە دەرەوەی معادلە نێودەوڵەتیەکان. هەر بۆیەش هەرێمی کوردستان ترسی لێ نیشت لە ڕاستیەکە بە جۆرێک لە جۆرەکان عێراق پراوێزی بخاوە. تەنانەت بەشێک لەو وعد و بەڵێنانەیشی کە دەستوریان دانی پێدانراوە لی پەشیمان بێتەوە. بۆیە تەنانەت هەرێمی کوردستان ناچار بوو پەنا بباتە بەر ڕێفراندۆم و پێش ئەوە پەنا بباتە بەر چەندین شێوازی تری کەمپینکردن بۆ پاراستنی ئەم مافانەی خۆی کە لە ناو دەستورا هەیە. بە نەتیجە دوای ئەوە حکوومەتی عێراقی لە ئەنجامی ئەو پێداچوونەوەی کە هەیە بە سیاسەتی خۆیان جۆرێک لە قەناعەت دروست بووە کە ناکرێ هیچ پێکهاتەیەکی عێراق پشتگوێ بخرێەوە پراوێز بخرێ لە ناوی هەرێمی کوردستان. ئەمەی کە ئەی بینین ئێستا لە ڕووی دیپلۆماسیەوە لە ڕووی عیلاقاتی دەرەوەی عێراقەوە کە ئەبینین هەرێمی کوردستان تایە بەشدارەوە بوونی هەیە بە تایبەتی لەگەڵ ئەمریکایە بەوادیرێکی باشە و ئەتوانین بە خاڵێکی باش و ئیجابی ناوی بێنین و تەماشای بکەین کە لە داهاتووش ئەمە ڕنگ بداتەوە بە تایبەتی لەگەڵ ئەمریکا، چونکە ئێمە ئەزانین ئەمریکا بنیاتنەری عێراقی نوێیە و ئەمریکا دروستکەری ئەو سیستەمەیە کە ئێستا لە عێراقا هەیە و پشتیوانی مانەوەیەتی و ئەمریکا وجودی سەربازی و سیاسی لە عێراقا هەیە. لەبەرەوە هەر ڕێککەوتنێک لەگەڵ ئەمریکایە هەرچوونە با بڵێن گفتوگۆ و دانوستانێکی عێراق لەگەڵ ئەمریکا پێویستە پێکهاتەکانی عێراق و تەواوی عێراق تایە بەشدار بن کە مؤسسە دەستوریەکانی عێراق هەرێمی کوردستان بەشێکە لێی. لەبەرەوە ئەمە ئەتوانی بە باوادیرێکی باشی ناو بنین و بە جێبەجێکردنێکی ئاسایی دەستوری عێراقی ناو بنین. لەبەر ئەوە ئەگەر ئێمە بمانەوە ئینتیمامان بۆ عێراق هەبێ پێویستە عێراقێک بێ کە عێراقی کورد و عەرەب بێ، عێراقی سوننە و شیعە و ئاینەکانی تر بێ، عێراقی هەموو پێکهاتەکانی بێ. ئەمە هەر لە ناوەوە بەس نییە بەڵکو پێویستە لە عیلاقاتی خارجی عێراقیشە ڕنگ بداتەوە. ئەگەر جەنابتان بیرتان بێت لە سەردانەکانی ماوەی ڕابردووی سیاسیەکانی هەرێمی کوردستانیش بۆ دەرەوەی عێراق کاتێکە ئەم سەرۆکی هەرێم، سەرۆکی حکوومەت، جێگری سەرۆکی حکوومەت، جێگرەکانی سەرۆکی هەرێم کە مەسەن ئەم سەردان و با بڵێن جۆرێک لە گفتوگۆیان لەگەڵ دامەزراوەکانی هەریەکە و اختصاصی خۆیان کردووە لەگەڵ دەرەوەی عێراقا هەمیشە باس لەوە کراوە کە ئەیانەوێ بنیاتی پەیوەندی بۆ عێراق بنێن، چونکە هەرێمی کوردستان دوجار بەشێکە لە عێراق و پێویستە ئەم بەشبوونە لە عێراقا بەڕاستی لە عیلاقاتی خارجی و لە پەیوەندی دیپلۆماسیەکانیان ڕنگ بداتەوە. ئەمە خاڵێکی گرنگە ئەتوانین بە ئیجابی ناوی بین و ئەکرێ ئەمە دەرەنجامیشی هەبێ کە لەوانەیە لە ئەنجامی پرسیارەکانی جەنابتان بینە سەر ئەم دەرەنجامە باشان. باشە مامۆستا دەتوانین ئێمە فۆکەس بخینە سەر ئەو سیرکردانی کە بۆ نمونە وڵاتان چۆن سەیری ئەم وەفدی هەرێمی کوردستان نەکەن، حتمما وەکو بەشێک دەبینرێت وەکو بەشێکیش ئەو وەفدە پێگەێنرێت کە بۆ چەند کورد بەشداری بکات لە وەفدەیە، حتمما وەکو وەفدی حکوومەتی عێراقی یعنی ناو دەبرێت. بەڵام
دەکرێت ئێمە وا خوێندنەوە بۆ ئەو بکەین ئەو وڵاتانە وەفدانەی دیکە کە گفتوگویان لەگەڵا دەکرێت ئەمانوەکو بەشێکی کوردی سیر بکرێت بەدەر لە ئەو وەفدی عراقی کورد ڕەنگە لە دواتردا بتوانێت استغلالی ئەم بکە بۆ مەسلحەتی خۆی بەدڵنیایی وایە جا ئەوە هەر لە بەیانی مشتەرەکی بەیانی هاوبەش یاخود بەیاننامەی هاوبەشی نێوان عێراق و ئەمریکاش کە دەرچوو دوای گفتوگۆکانی حیواری استراتیژی بە ڕسمی ناوی هەرێمی کوردستان هاتووەوە ئەمە دیارە ئاسایی یعنی بە شێوەیەکی ئاسایی و سەرپێیی ئەم ناوە نەهاتووە بەڵکو جەختکردنەوەی وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستانە لە هەموو ئەو حیوارە استراتیژیانەی کە هەر چوارجەولەکەی حیوار کە وەفدی هەرێمی کوردستان هەرێکە و بە ئاستێک و بە پێی اختصاص و فەنیاتی خۆیان بەشدار بوون جەختکردنەوەی لەوەی کە ئەم بەیانە پێویستە ناوی عێراق وەک خۆی بێنێ کە ئەڵێن عێراق وەک خۆی واتە عێراقێک کە پێک هاتووە لە کورد لە غەیری کورد و عەرەب و نەزەم ئەوانە عێراقێک کە سیستەمێکی فیدراڵی هەیە هەرێمی کوردستان تایە بەشێکە بۆیە ئەو بابەتەی کە جەنابەت باست کرد کە مەسەرەی ڕنگدانەوەی وەفدی هەرێمی کوردستان لەناو وەفدی عێراقیە ئەمە حەقێکی ئاسایی خەڵکی کوردستانە کە پێویستە بناسرێن کە ئەمانە جیاوازن لە نەتەوەکانی تر و نەتەوەکانی تریش ئەلبەتە ئاین و دینەکانی تری عێراقیش بۆیە ئەمە بەشێکی ئەنی حاڵەتێکی ئاساییە کە کورد بۆم بەرژەوەندی خۆی بەکاری بێنێ بەرژەوەندیەک کە دەستور ڕێگەی پێداوە بەرژەوەندیە کە وەسائقی نێودەوڵەتی مافی مرۆڤ و مافە سیاسیەکانی خۆی بڵێن ڕێگەی پێداوە بۆیە ئەو ناو هاتنانەی هەرێمی کوردستان چوەک هەرێمی کوردستان کە لە ناو بەیانە ڕسمیەکە ناوی هاتووە کە ئەڵێت وەفدی عراقی کە پێک هاتبوون لە کۆمەڵێک نوێنەری ڕسمی حکوومەتی عراقی و نوێنەری هەرێمی کوردستانیشان تێدا بووە و لە بەیانەکە باس لەوە ئەکا کە حکوومەتی ئەمریکا و دەوڵەتی ئەمریکا پشتیوانی هێزە ڕسمیەکانی عێراقەکە لە ناویشانە هێزی پێشمەرگەی کوردستان کە ئێمە سوپای نیشتیمانی ئێمە هێزی پێشمەرگەی کوردستان ئەمە لە ئەنجامی ئەو شتەیە کە جەنابە باسی کرد لە ئەنجامی پابندبوون و جەختکردنەوەی وەفدی هەرێمی کوردستانە لەسەر بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان لە حیواری استراتیژیە کە دیارە جەختیان لەوە کردوێتەوە کە ئەم ناوانە ڕیز بکرێن و وەک خۆیان ناویان بهێنرێ لە بیرمان نەچێ ساڵی 2007 یا 2006 کە ئەو کات کە مەسەلەی مادەی 140 ئەوانە کێشەی بۆ دروستکرا بوو بۆ جێبەجێکردنی و خەریک بوو ماوەکەی لە ڕووی دەستوریەوە کاتی جێبەجێکردنەکەی کێشەی تێئەکەوت قیادەی هەرێمی کوردستان کە ئەو کات جەنابی مام جەلال بەڕەحمەت بە سەرۆکی کۆماری عراق بوو و جەنابی کاک مەزوود سەرۆکی هەرێمی کوردستان بوو هەم سەرۆکی کۆمار و هەم سەرۆکی هەرێمی کوردستان جەختیان لەوە کردەوە کە ئەمان نایانەوێ بگەن بەو مەوعیدا کە سیوەکی 12 ئەو ساڵەیە ئیلا ئەگەر بەیانێک لە وەزارەتی خارجی ئەمریکایە لە کۆشکی سپیەوە دەرنەچێ و بەڕەسمی ئەمریکا دان بە فیدرالیزم عێراقا نەنێ و دان بە دەستوری عێراقا نەنێ و طبعا دکتۆر محمود لە حیوارێکی خۆی باسی لەوە کرد کە چەند بە سەریحی ئەمەیان بە ئەمریکیەکان وتووە و ئەمەیان بە عێراقیەکان وتووە کە ئەوان هیچ تەنازولێک لەمە ناکەن و جەخت لەوە ئەکەنەوە کە ئەمریکا بەڕەسمی بە بەیانێکی ڕسمی نەک وتەبێژێک قسە بکە بەڵکو بەیانێکی نووسراو دەربچێت و ئەوە بوو بەیانەکە دەرچوو بەڵێ بەیانەکە دەرچووە دیکۆمنتێک بەڕسمی ئەمەی سەلمان کەواتە مەسەلەی با بڵێن ڕنگدانەوەی هەرێمی کوردستان چوەک دەستەواژە چوەک مؤسسەکانی وەکوتمان پێشمەرگە و حکوومەتەکەی و مؤسسە دەستوریەکانی بەشێکە لە مافەکانی هەرێمی کوردستان و بەشێکیشە لە استراتیژ و دنیابینی وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان و مؤسسە دەستوریەکانی لەوە تۆ مادەم گەڕایتەوە دواوە چیتەوە مێژوو بە ئەمیش پرسمەوە بەڵام ئەمێ گری بەمەوە بەو سەردانی کە لەم 2020ەکەیە کراوە ساتۆ ئاماژەت بۆدا کە ناوی هەرێمی کوردستان بەڕسمی هاتووە لە بەیاننامە هاوبەشەکەی گفتوگۆی استراتیژیە هەروانای پێشمەرگە هاتووە ئێمە لە کاتێکە کە ڕەحمەتی مامجا سەرۆک کۆمار بوو کە کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێم بوو خۆیان سەرۆکەکانی ئەمریکایە نەبینی ئێسامی کە هەیە پاشەکشەیە یان درێژەدانە بوو دەستکەوتانی ئەوان کە جۆرج بوشی کوڕیان نەبینی ئۆبامایان ئەبینی و دواتر فریای ترامپ نەکەوتن بەڵام سەرۆکی هەرێم نێچیروان بارزانی یاخۆت ئەو کاتێک کە ئەو توانی لەگەڵ ترامپا دابنیشێ ئەمە ئێستا هەیە وەکو دەستکەوت سەیری بکەین یاخود ئەسڵەن پاشەکشەیەکە لە دوای ئەو دەستکەوتانی ڕابردوو ئێمە لە عێراقا ینی عێراق وەک دەوڵەتێک
تعاملەکە لە ڕووی دەرەوە ینی ئەمە دەستوریەن وهایە لە ناو دەستورە عێراق ڕێگە دراوە بە هەرێمی کوردستان کە عیلاقاتی خارجی هەبێ و لە سەفارەتەکانی عێراقا نووسینگەی هەرێمی کوردستان هەبێ و هەموو دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان معتەرەفە لەلایەن عێراقەوە لەبەر ئەو دەوڵەتانی کە ئاعتراف بە عێراقەکەن و تعامل لەگەڵ عێراق ئەکەن دەستوریە ناچارن تعامل لەگەڵ دامەزراوە ڕسمیەکانی هەرێمی کوردستانە بکەن ئەوەی کە جەناب باسی ئەەکەی لەسەر ئاسی دیپلۆماسی ئەو چاوپێکەوتنانەی کە هەبووە دیارە کۆمەڵێک هۆکار وای کردووە کە ئەو کات مەسەن بەو شێوازە بێ و دواتریش وردە بگەڕێنەوە مەسەن بۆ ئێستا یان بەم شێوازەی ئێستا بێ مەسەلەی حیواری استراتیژی جیایە لە مەسەلەی سەردانی دیپلۆماسی چونکە ئەگەر جەناب لەبیری بێ هەموو ئەو سەرۆکانەی کە جەناب ناوهێنان و لەگەڵ سەرۆک کۆماری عێراق و لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستانی پێشوو کە با بڵێن گفتوگۆی ڕاستەوخۆ هەبووە و سەردان و پێشوازیکردن هەبووە لە کۆشکی سپی و لە دامەزراوەکانی تری ئەمریکا هەمووی دەرەنجامی ئەوەیە کە ئەوان ئاعترافی ڕسمیان بەم شخصیەتانە و بەم دام و دەستگایانە کردووە کە ئەم کەسانە بەرپرسیارن تایدا و بەرپرسی یەکەمینی و لە سەردەمی ترامپیش ئێمە بینیمان جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ ترامپ یەکیان بینی و گفتوگۆی ڕاستەوخۆ هاتەکایەوە و لە سەردەمی ئۆباماش لە کاتی شەڕی داعش ینی ئۆباما بەڕسمی ناوی هەولێری هێنا کەوتی هەولێر ینی مەبەست هەرێمی کوردستانە تەمەەن کەوتری هەولێر خەتی سوورەوە نابێت داعش لێ نزیک بێتەوە لە کاتێک ئەمە بۆ بەغدان نەکرا لەبەرەوە ئەمە تەراجع نییە بەڵکو ئەمە تەنمیەکردن و بە موئەسەسەکردنی ئەم جۆرە عیلاقاتەیە کە جەناب باسی کرد ئەگەر ئەو عیلاقاتانەی ئەو کات بۆ زیاتر بەهێزکردنی پێگەی ئەمریکا و زیاتر کەمپینێک بێ بۆ ڕۆڵی ئەمریکا لە عێراقا ئێستا ئەمە بەم دامەزراوەکردنی ئەم پەیوەندیانەیە چونکە لە بیرمان نەچێت لە ساڵی 2010 کە ئەم حیوارەی ئێستا لە ئەنجامی لە چوارچەوەی ڕێکەوتنی استراتیژی ئەمریکای ساڵی 2010 لە گفتوگۆکانی ئەو کاتە وەفدی هەرێمی کوردستانی تیا نەبوو بەڕسمی وەفدی هەرێمی کوردستان بێ ڕاستە وەزیری خارجی کورد بوو وەکو ئێستا کوردە و خەڵکێک هەبوون کە مەسەن کورد بوون و لەناو وەفدی عێراقیا بوون بەڵام بەڕسمی کە تەمسیلی دامەزراوەکانی هەرێمی کوردستان بکەن و لەوێ وجودیان هەبێ بە وردەکاریە نەبوو لەوانەیە ئەوەش هۆکاری خۆی هەبێت طبعاً بینیمان کشانەوەی هێزەکانی ئەمریکا وای کرد کە تەصفیه حساب لەگەڵ سونە بکرێ و جۆرێک لە اختناق و دەستخستنە بینی هەرێمی کوردستانیش هەبێ بۆیە ئێستا هەم هەرێمی کوردستان بەوە ڕازی نەبووە کە غەیری خۆی نمایندەی بکات لە ناو وەفدەکە هەمیش لەوانەیە ئەمریکاش بەوە ڕازی نەبوو بێت کە وەفدێکی عێراقی سەرف بچێتە ئەمریکا و ئەم حیوارە بکە لەبەرەوە من بە تەراجعی نابینم بەڵکو بە دامەزراوەییکردنی ئەبینم ئەمە دەستپێکێکی باش ئەبێ بۆ ئەوەی لە داهاتووە عێراق هەر گفتوگۆیەک بکات نەک لەگەڵ ئەمریکا لەگەڵ وڵاتانی ناوچەکە و تەنانەت لەگەڵ زرهێزەکانی تریوەکیەتی ئەوروپا و بریتانیاش کە لە ناوچەکە وجودیان هەیە و فەڕەنسا کە ئێستا قیادەی یەکێتی ئەوروپاکە و رووسیا و ئەوانش لەسەر ئایندەی عێراق و دەربارەی ئەمنی عێراق هەر گفتوگۆیەک بکە بە شێوەیەک لە شێوەکان ئەمە بێ بە سابقەیەکی زۆر باش بۆ ئەوەی جێی هەرێمی کوردستان و دامەزراوەکانی بکرێتەوە خاڵێکیش بڵم لە ڕاستیە وەفدی هەرێمی کوردستان بۆ ناو حیواری استراتیژی بۆ ناو وەفدی عێراقی بە جۆرێک لە جۆرەکان هەم هاوسەنگیتیا بووە هەمیش وەفدێکە ئەتوانین بڵین یعنی کەمتر تەشریفاتی بووە زیاتر وردبین و وردەکاری هەبووە لە دانانی وەفدەکەیە چونکە بینین هەم لە ڕووی سیاسیەوە هەمیش لە ڕووی سەربازیەوە کە نوێنەری هەبووە هەمیش لە ڕووی تەکنیکی و بە بڵین ئابووری و ئەوانەوە کە کەسایەتیەکان توانیویانە ئەم ڕوانگەی هەرێمی کوردستان بەباشی بگەێنن وەک لە حیوار و گفتوگۆکانیانە لەگەڵ دامەزراوە میدیایەکانە گوێمان لیان بۆەوە بۆ بەدواداچوونەی کە کردومانە بۆ ڕۆڵیان بڵێ باشە مامۆستا وەکو باست کرد وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان لە نێو وەفدەکاندا چێکی کراوە جا بە دەستوروێ یا با هەر ڕێگەیەکی دیکە بێت شتەکە هاتوۆتە پێشەوە کورد چۆن ئەتوانێت استیغلالی ئەمە بکات بۆ دۆخی خۆی ئەسڵەن ئەتوانێت سوودی دەبێت بۆ ئەوەی کە بۆ نمونە پێگەی خۆی تونند و تۆڵتر بکات لە ناوچەکەدا یا خۆدەوەی کە پەیوەندی باش بکات لەگەڵ وڵاتانی دیکە بەڵێ خۆی ئەمە وەکوتم هەنگاوێکی گرنگ و ئیجابیە هەم بەوەی کە حکوومەتی عێراقی جۆرێک لە ئیسیجابەی هەبووە بۆ ئەمە و هەمیش بۆ ئەوەی کە ئەمە لەگەڵ ئەمریکایە کە ینی بە سۆپەرپاوەری گەورەی جیهانەوە گرنگە خاوەنی بڕیاری یەکلاکەرەوەیە تا حدێک دەربارەی مەسیری عێراقی بۆیە
بۆ داهاتوو بە دڵنیایی هەر وەفدێک لە عێراق دروست بکرێ پێویستە هەرێمی کوردستان وەک ئێستا جەخت بکاتەوە و نەیەڵێت کە لەسەر مەسیری عێراق مەسیری عێراق و شێوازی سیستەمی سیاسی لە عێراقا بەبێ هەرێمی کوردستان هیچ گفتوگۆیەک بکرێ و عێراق بچێتە هیچ هاوپەیمانیەکەوە چۆن ئەتوانێت سوود لەمە ببینێ ئێمە ئەزانین عێراق بەشێکە لە وڵاتە عەرەبیەکان لە ڕووی دامەزرانەری کە ئەندامی دامەزرێنەری جامعی عەرەبیە و وڵاتانی عەرەبی بە شێوەیەک لە شێوەکان موقیفیان هەیە بەرامبەر ئەو دەوڵەتانە ئەو ڕووداوانی کە لە ناوچەکەیان ڕوئەدا و ئێمە وەک کورد تەنها لە عێراقا وجودمان نییە بەڵکو لە کۆمەڵێک وڵاتی تر لە سێ وڵاتی تر بەلایانی کەمەوە لە ناوچەکە وەک خاک وجودمان هەیە و پێویستە هەر موقفێکی عێراقی بەرامبەر ئەم وڵاتانە کە ئەگیرێتە بەر و عێراق هەر جۆرێک لە با بڵین ئەچێتە هەر ئیتیفاقێکەوە لەگەڵ هەر یەکێک لەم وڵاتانە یاخود بەرامبەر دۆخی ئەم وڵاتانە ڕەچاوی کورد بکرێ لە وڵاتانەیە مەسەلەن بۆ نمونە عێراق نەچێتە هیچ هاوپەیمانیەکەوە بۆ لێدان لە بزوتنەوەی کوردی لە هیچ پارچەیەکی تری کوردستانە کە ئەمە کاتی خۆی عێراق مەسەلەن لەگەڵ تورکیا جۆرێک لە ڕێکەوتنیان هەبووە بۆ لێدانی بزوتنەوەی کوردی لە باکووری کوردستان عێراق لەگەڵ تورکیا هەیبووە بۆ لێدانی بزوتنەوەی کوردی لە باشووری کوردستان و لەگەڵ ئێران و ئەمانەشە کەواتە با بڵێن بەهێزکردنی سەنگی کورد لەسەر ئاستی نێودەوڵەتی بەشێک ئەبێ لەم دەرەنجامەی کە ئەم وەفدا و ئەم جۆرە نمایندەکردنی هەرێمی کوردستان ئەیبێ لە داهاتووە ئەمەش ئەمێنێتەوە سەر ئەوەی کە تا چەند هەرێمی کوردستان پابند ئەبێ و دەست ئەگرێ بەم مافەی خۆیەوە ئەمە مافێکەوە ئەمە خێرێک نییە بە هەرێمی کوردستان کرابێ لە ڕووی نێودەوڵەتیەوە لەسەر لە ئاستێکی ترا ئێمە لە کوردستانی عێراق لەم بەشەی کوردستان تووشی جینۆساید و لە ناوچوون و لە ناوبردنی بە کۆمەڵ بووینەتەوە و ئەمە اعترافێکی ناوخۆییمان هەیە هەم لەلایەن دادگای باڵای تاوانەکانی عێراقەوە هەم لەلایەن پەرلەمانی عێراقەوە کە ئەمە جینۆسایدە ئەمە پێویستی بە کەمپینێکی نێودەوڵەتی هەیە بۆ ئەوەی لە ئاستی نێودەوڵەتی ئەم جینۆسایدە بناسرێ هەرێمی کوردستان ئەتوانێت لە ڕێگەی دامەزراوەکانی عێراقەوە دامەزراوەکانی وزارەتی دەرەوەی عێراقەوە هەموو سەنگی خۆی لەم وەفدانەیە لەم شێوازە کەمپینکردنەیە بەکاربێنێ بۆ ناساندنی جینۆسایدی گەلی کوردستان لە عێراقا بۆ ئەوەی ئێمە لە داهاتووشە ڕوبەڕووی نەبینەوە خاڵێکی تر ئەوەیە کە هەرێمی کوردستان و دامەزراوەکانی سەربازی و سیاسی هەرێمی کوردستان جەخت لەوە بکەنەوە کە لە داهاتووە لە ڕێگەی نەتەوە یەکگرتوەکانەوە کە دەستوریش ڕێگەی داوە کە ماف و شایستە دارایی و سیاسی و ئابوووریەکانی هەرێمی کوردستان و تەنانەت خاکیش کە ئەمە بەشێکمان متەنازە عەلەی هەیە هێشتا لەگەڵ عێراقا ئەمانە لە داهاتووە نەبنە هۆکاری چەوساندنەوەی خەڵکی کوردستان بەڵکو ئەمانە ڕێگای دەستوری بگەڕێنەوە و ماف بۆ ئەم خەڵکە بگەڕێتەوە ئەو مافانەشی کە هەیە لەیان وەرنەگیرێتەوە کەواتە هەموو ئەمانە ئەکرێ بخرێتە خزمەتی پێگەی بەهێزکردنی هەرێمی کوردستانەوە لە بیریشمان نەچێ ئەمریکا زوو ئەڵێ ئێمە هەرێمێکی کوردستانمان بەهێزمان ئەوێ هەرێمێکی کوردستانی بەهێزمان ئەوێ لە ناو عێراقا و ئەمریکا و خەڵکی تریش دەرکی بەوە کردووە ئەگەر عێراق بێوێ بەهێز بێ ئەبێ هەرێمی کوردستان بەهێز بێ عێراق ناتوانێت لەسەر حسابی هەرێمی کوردستان بەهێز بێ بینیمان لە ساڵی 2008 و بەدواوە هەوڵی ئەوەیدا بەڵام نەیتوانی و بینیمان لە ماوەیەکی زۆر کەم عێراق ئینهیاری کرد جێیش و ئەوانەی سپاس مامۆستا دڵشاد نامێق مامۆستای زانکۆ بۆ ڕوونکردنەوەکانت بۆ بەرچاو ڕوونکردنی هەموو لایەک لەباری بەشداری و پێگەی کورد لە نێو ئەم وەفدە ڕسمیانی کە دەچنە دەرەوە هەروەها سپاس بۆ تۆ یەوی کە کلیلی بەرنامەکە بابەتەکە کردەوە منیش کۆتایی پێن مامۆستایان زۆر بەخێر بێ سپاس مامۆستا سەرچاوان ماندومان کردی